لە 21 ئابی 1969 لەلایەن مایکل دینیس هاوڵاتی ئوسترالی ئاگر لە نوێژگەی مزگەوتی ئەقسا لە شاری قودسی داگیرکرا و بەردرا و زیانی زۆر بەر باڵەخانەی مزگەوتەکە گەیشت و بووە هۆی سووتانی بەشێک لە سەقف و گومەز و دیوار و پەنجەرەی مزگەوتی ئەقسا و مزگەوتی عومەر و میحرابی زەکەریا. دوای ڕووداوەکە دەسەڵاتدارانی قەوارەی زایۆنی ئەنجامدەرەکەیان دەستگیر کرد و ناوبراودانی بەوە دانا بە هۆکاری ئاینی وای کردووە، بەڵام دادگایەکی زایۆنی بڕیاریدا ئاگرکەوتنەوەکە تاوانکاری نییە و ئەنجامدەرەکەی نەخۆشی دەرونی هەیە و بۆ چارەسەر ڕەوانەی دامەزراوەیە کرا. سووتاندنی مزگەوتی ئەقسا لە ساڵی 1969 کاردانەوە و ناڕەزایی لێکەوتەوە. بەو هۆیەوە یەکەم کۆبوونەوەی باڵای ئیسلامی لەو ساڵەدا بەڕێوە چوو کە دواتر دامەزراندنی ڕێکخراوی هاریکاری ئیسلامی لێ پەیدا بوو. دوای تێپەڕبوونی نزیکەی 6 دەیە بەسەرە و ڕووداوەدا، لە ئێستادا هەوڵە شەڕانگێزەکانی جوولەکە توندڕەوەکان و هەڵکوتانە سەر مزگەوتی ئەقسا و ڕێگری لە نوێژکردنی موسڵمانان و گۆڕانکاری لە دۆخی مێژوویی و واقعی مزگەوتەکە بەردەوامە. لە دوای دەستپێکردنی جەنگی سەرکەرتی غەزا ڕەفتاری نەشیاوی جوولەکەکان لە مزگەوتی ئەقسا زیادی کردووە. سەرەتای ئەم ساڵیش بۆ یەکەم جار پۆلیسی زایۆنی ڕێگەی بە بردنە ژوورەوەی کتێبی نوێژی جوولەکەکاندا بۆ نێو مزگەوتەکە و چەند مانگی دواتر ڕەفتاری جوولەکەکان فراوان بوو، گەیشتە نوێژکردن و ڕێوڕەسمی ئاینی بە کۆمەڵی ئاشکرا و سەماکردن لە نێو حەوشەی مزگەوتەکە لەژێر پارێزگاری پۆلیس. لە کۆتایی شوبات مانگی دوی ئەم ساڵیشدا و بەهۆی هەڵگیرسانی جەنگی ئێران قەوارەی زایۆنی مزگەوتی ئەقسای لە بەردەم نوێژخوێناندا داخست و دوای 40 ڕۆژ کرایەوە. ئەوەش درێژترین ماوەی داخستنی مزگەوتی ئەقسا بوو لە ساڵی 1967ەوە. لە بەرواری 23 تەمووزی ڕابردوو لە بۆنەیەکی خۆیاندا 4248 جوولەکە لە نێویاندا ئیتمار بن غەفیر وەزیری ئاسایشی نەتەوەیی قەوارەی زایۆنی و بەرپرسانی دیکەی قەوارەکە هەڵیان کوتایە سەر مزگەوتی ئەقسا. هەر لەم مانگەدا پۆلیسی زایۆنی ڕێگەی بە جوولەکەکاندا کتێبی نوێژ ببەنە نێو مزگەوتی ئەقسا. لە دوای داگیرکردنی قودسی ڕۆژهەڵات لەلایەن قەوارەی زایۆنی لە ساڵی 1967ەوە بەڕێوەبەراتی ئەوقافی ئیسلامی سەر بە ئوردون بەڕێوەبردننی مزگەوتی ئەقسای لە ئەستۆ گرت و پۆلیسی زایۆنی دەواازەکانی مزگەوتەکەی کۆنتڕۆڵ کرد. بەپێی ئەوەی هەیە ڕێگە بە غەیرە موسڵمانەکان دەدرێت لە کاتی دیاریکرا و سەردانی مزگەوتی ئەقسا بکەن، لە کاتێکدا پەرستش تەنیا بۆ موسڵمانەکانە، بەڵام جوولەکەکان ڕێز لەو پابەندبوونانە ناگرن و لە هەڵکوتانە سەر مزگەوتەکە و نانەوەی پشێوی و فیتنە بەردەوامن. لە ساڵی 2023 شەوە پۆلیسی قەوارەی زایۆنی لە هەفتەیەکدا 5 ڕۆژ ڕێگە بە هەڵکوتانە سەر مزگەوتەکە لەلایەن ناموسڵمانەکانەوە دەدات.